کۆمەڵێک گروپێک لە مسلمانان بەهۆی جەهل و نەفامیان بە تەوحیدی خوا و تەنها خواپەرستی تووشی شەریک بۆ خوادانان بوون. عیبادەت دەکەن بە حسابی خۆیان تەقوای خۆیان هەیە، ذکر و تەهلیلەی هەیە، بەڵام هەر لەگەڵ یا ئەڵڵا یا ڕەسوول الله و یا شێخ فڵان حازرە، هەر لەگەڵ یا ئەڵڵا عەباس و حوسەین و عەلی حازرە. شەریک بۆ خوا دادەنێ وا دەزانێ ئاو دەخواتەوە، شەریک بۆ خوا دادەنێ وا دەزانێ لە خوا نزیکی دەکاتەوە. بۆ الجهل نەفامە، فێری تەوحید نەبووە، نازانێت تەوحید و تەنها خواپەرستی چییە، لە مانای قل هو الله ئەحەد نەگەیشتووە. دڵە قل هو الله ئەحەد خوا تاکو تەنهایە، بەڵام بە تاکو تەنهایی نایپەرستێ. اعتقادی وانییە کە ڕوو بکاتە خوا و هانە بۆ خوا بەرێت، خوا کافی بێ، حەسبی بێت، خوای گەورە بەس بێ بۆی. نا کاکە ناکرێ، ئێمە تاوانبارین، ئێمە گوناهبارین، دەبێ واستەت هەبێ. داما واستە بۆ لای مەسئولێکی زاڵم کە ئیش بۆ خەڵک ناکا، نەک واستە بۆ لای ڕەب العالەمین کە ئاگای لە هەمومانە، لە دایکمان بە بەزەیترە بە ئێمە، وعدی پێداوین ادعونی ئەستەجب لەکم، داوام لێ بکەن وەڵامتان دەدەمەوە. ئێ پەروەردگار خۆی وعدی داوە، داوای لێ بکە لێی بپاڕێنەوە وەڵامت دەداتەوە. ئێستا تو ئەو واستەیەت بۆ چییە؟ خەڵکانێک دەکەیتە واستە و دەیانکەیت بە شەریکی خوا و لەگەڵ خوای گەورە هانایان بۆ دەبیت و هاواریان دەکەیت. هەیە بۆ تووشی شەریک بۆ خوادانان بوون. دەزانن شەریک بۆ خوادانان چییە؟ إن الشرك لظلم عظيم لئن أشركت ليحبطن عملك ولتكونن من الخاسرين. پەروەردگار دەفەرمێ شەریک بۆ خوادانەی کردەوەکانت هەڵدەوەشێتەوە. دڵت بەوە خۆش نەبێ نوێژ دەکەی، دڵت بەوە خۆش نەبێ ڕەمەزان بە ڕۆژوویت، دڵت بەوە خۆش نەبێ خێر و سەدەقە دەکەی. لئن أشركت ليحبطن عملك. شەریک بۆ خوا دابنەی لەگەڵ یا ئەڵڵا یا فڵان بێت، ئەوە تۆ کردتە شەریکی خوا، کردەوەکانت هەڵدەوەشێتەوە سوودی نابێت. ئەی بۆ تووشی بووە بەهۆی جەهل و نەفامیەوە، فێری تەوحید نەبووە، فێری ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین نەبووە، نازانێ یعنی چی، دەیخوێنێتەوە تەواو.